پانۆراماوە بەردەوامین لەگەڵتان دەچینە نیویۆرک. هونەر ئەنوەر بەرپرسی نووسینگەیە ناڕتی لە نیویۆرک لەگەڵمانە. هونەر سڵاوت لەبێ سەبارەت بە بڕیارەکانی ترامپ باس لەواکرێت کە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا پلانی نوێی هەیە تایبەت بە پرسی کۆچبەران چ زانیاریەکت لایە لەسەر ئەو بابەتە فەرموو. بەڵێ ژوان دیارە لە دوای هەڵبەساردنی بڕیاری یەکەمی دۆناڵد ترامپ کە بۆ ڕێگریکردن لە هاوڵاتیانی 7 وڵات دەری کردبوو لە دوای ئەوەی کە دادگا بڕیارەکەی هەڵبەسارد لە ئێستادا لە زاری بەرپرسانی کۆشکی سپیەوە ئەوە بیسراوە کە ئیداری ئێستای دۆناڵد ترامپ هیچ لەسەر پرۆژە بڕیارێکی تر دەکەن کە تیایدا بە هەمان شێوە ڕێگری بکات لە هاتنی هاوڵاتیان لەو 7 وڵاتی پێشووتر کە لە بڕیاری یەکەم داناوی هاتووە بەڵام بە کۆمەڵێ گۆڕانکاریەوە لە ئێستاشدا ئیداری دۆناڵد ترامپ هەوڵی هەماهەنگی هەروەها کۆکردنەوەی پشگیریەک دەدا تاکو بە شێوەیەک بتوانێت پشگیری لە کۆنگرێس بۆ کۆبکاتەوە بە شێوەیەک کە وەکو بڕیاری یەکەم دیسانەوە هەڵ نەپەسەرێتەوە لەلایەن دادگاوە. دیارە ئەمە خۆی بۆ خۆی قەلەقێکی زۆری خستۆتە ناو کۆمەڵگای کۆچبەرەکانەوە بە تایبەتی ئەوانەی کە لە ئێستادا بە شێوەیەکی نایاسایی لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکان و هیچ هەوراقێکی ڕسمیان نییە کە ژمارەیان زیاتر لە 11 ملیۆن کەسە دەبینیت ئەم بڕیارە ڕەنگ ئەگەر لە چەند ڕۆژی داهاتوودا دەربچێت دیسانەوە پێشبینی دەکرێت کە کۆمەڵی خەڵک بڕژێنەتە سەر جادەکان و ناڕەزایی دەرببڕن لەبەر ئەوەی پێیان وایە کە ئەو بڕیارە دیسانەوە وا دەکات کە کۆمەڵێ مافی زۆرێک لەو کەسانی کە تایەتی بۆ 20 ساڵە لە ئەمریکا پێشێل بکرێ و دیپۆرتی ئەو وڵاتانە بکرێتەوە کە لێوەی هاتوون بەگشتی ئەمە تا ڕادەیەک شەقامی ئەمریشی تووڕە کردبووە و لە هەمان کاتیژە دیسانەوە بەرپرسانی بەتایبەتی ئەوانەی کە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئیش دەکەن نیگەرانی خۆیان لە ئەگەری دەرچوونی ئەم قەرارە پێشوەخت دەربڕیوە بەوەی کە ئەو هاوڵاتیانی بۆ نمونە لە عێراقەوە ڕێگریان لێ دەکرێت گەشتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بکەن. ئەمە تا ڕادەیەک ئیشی وەزارەتی بەرگری هەروەها وەزارەتی دەرەوەی ئەمریکا لەگەڵ عێراقدا بە شێوەیەک قورس دەکات لەبەروی ئێستا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هاوپەیمانێتیشی شەڕی هەیە دژی داعش لەگەڵ وڵاتێکی وەکو عێراقدا بەرپرسانی وەزارەتی دەرەوە هەروەها بەرگری پێشووتر ڕایان گەیاندووە کە تا ڕادەیەک ئەم ژیواڵۆزی بکاتە نێوان پەیوەندیەکانی باشە هونەر بەدەر لە پرسی کۆچبەران ئەمریکاوە باشە بەدەر لە پرسی کۆچبەران باس لەوە دەکرێت کە سەرکردە سەربازیەکانی ئەمریکا دەبێت تا کۆچایی ئەم مانگە پلانی داهاتووی خۆیان بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش تەسلیم بە دۆناڵد ترامپ بکەن لەو بارەیەوە چ زانیاریەک هەیە؟ بەڵێ دیارە لەگەڵ دەست بەکاربوونی وەکو سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دۆناڵد ترامپ یەکێک لەو شیعارانەی بەردەوام لە بانگەشەی هەڵبژاردنەکەدا ئاماژەی بۆ دەکرد ئەوش ئەوە کە ئەو بە شێوەیەکی زۆر خێراتر لەوەی کە لە ئیدارەی پێشووتری ئۆبامادا بەڕێدەکرات بە شێوەیەکی خێراتر گروپە تونڕەوەکانی وەکو داعش ناو بڕێت بۆ ئەمەش لە یەکی دووی ئەم ساڵدا داوای لە وەزارەتی بەرگری کرد کە پلانێکی تۆکمەی بۆ ئامادە بکرێ و ئەو پلانەی بخرێتە بەردەست لە پێناوی ئەوەی کە بتوانێت بە شێوەیەکی جدیتر و کاریگەرانەتر ڕوبەڕووی هێزە تونڕەوەکان بێتەوە. دیارە ئەو پلانە لە ماوەی مانگێکدا بڕیار وایە پێشکەش بە ئیداری دۆناڵد ترامپ کرێت و ئەو مانگە تەنها چەند ڕۆژێکی ماوە بڕیار وایە لە چەند ڕۆژی ئایندەدا پێشکەش بە کۆشکی سپی بکرێت. لەم نێوەندەشدا ئەمڕۆ جەنرال دانفۆرد فەرماندەی هێزەکانی هێزە هاوبەشەکانی ئەمریکا ئاماژەی بەوە کرد کە بەپێی ئەو پلانی کە بڕیار وایە بکەینە بەردەست سەرۆکی ئەمریکا ڕەنگە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پێویستی بە ناردنەوەی سەربازی ئەمریکا هەبێ بۆ عێراق هەروەها باز لە سووریاش دەکرێت. ڕەنگە ئەمە تا ڕادەیەک دیسانەوە ناڕەزایی خەڵکی لێ بکرێتەوە لەبەروی تا ئێستا ڕاپرسیەکان لە ئەمریکا پێمان دەڵێن کە تا ئێستاش زۆرینی هاوڵاتیانی ئەمریشی لەگەڵ ئەوە دانین سەربازانی ئەمریکا بنێرێنەوە عێراق و ڕاستەوخۆ بەشداری شەڕی دژی داعش بکەن. دیارە خۆی بۆ خۆی ئەمە پێچەوانی هەموو ئەو بەڵێنانەیە دۆناڵد ترامپ کە پێشووتر لە ماوەی بانگەشەکەیدا ئاماژەی پێکردبوو کە هەمیشە ئاماژی بەوە دەکرد ئەو سەربازی ئەمریشی شەڕکە نانێرێتە بەرەکانی پێشەوەی جەنگ. بەڵام لە ئێستادا سەرکردە سەربازەکانی پێنتاگۆن ڕەنگە ئەوە پێشنیار بکەن کە بۆ لەناوبردنی یەکجارێکی ئەو گروپە تونڕەوە دەبێت سەربازانی ئەمریکا بەشداریکی زیاتریان هەبێت بە ژمارەیەکی زیاتر و هەروەها لە عێراقیش بمێنەوە کە ئەمڕۆ جەنرال دانفۆرد ئاماژی بەوە کرد لە ڕێگەی نەتەوەیەکگرتووەکانەوە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەوێ بگاتە ڕێککەوتنێک لەگەڵ عێراقدا بۆ هێشتنەوەی ئەو سەربازانەی ئەمریکا لە عێراق. هونەر ئەنوەر بەرپرسی نووسینگەیە ناڕتی لە نیویۆرک سوپاس بۆ